بەشداریکردنی خەڵکی کوردستان لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە چیدا دەبینی؟ مادەم ئێمە لە عێراق ئەماینەوە پێویستە ئێمەش بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بکەین بۆی بەدەستهێنانی مافەکانی دەستور و بەدەستهێنانی مافەکانی کورد پێویستە بەشدار بین لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق. من وەکو پەنجەر ئەتوانم بڕۆم بۆ دەنگدان، بەڵام هیچ ئومێدێکم نەماوە، چونکە لەم کاتەیە حکوومەت هیچ شتێکی بۆمان نەکردووە، هیچ شتێکی بۆمان ئەنجام نەداوە. ئەم هەندێک کەسا پلبژێریم چەندی نەراتیامە بکەن لە پەرلەمانی عێراق فدرال بەلەیەش وێژی گرنگتر ئەوە ئێکبوونا دەنگی کوردان پەرلەمانی عێراقدا و ئێکگرتنا کوردان پەرلەمانی عێراقیدا دا مافین ما ji dest dayn û mafê bû me negeşne me berî hingê ev dengê êk yê va perlemantara û Kurdan bû me bizivîne ve van mafa dest me vebîne. پێویستە ئێمەی کورد بەشداری لەم هەڵبژاردننی حکوومەتی عێراق بکەین بۆ ئەوەی کورسیەکانی ئێمەی کورد کەم نەبێتەوە و کورسەکانی ئێمەی کورد کەم نەبێتەوە بتوانین دەنجی گەلی کوردستان بیگەینە پەرلەمانی عێراق و کورد پێویستە یەکگرتوو بیت و هاودەنگ بیت و هاوپەیمان بیتن لەگەڵ یەکتریا و ناوماڵی کورد ڕێک بخرێتەوە.